بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە لەلایەن خۆم و هاوڕێیانی هاوکارمەوە سڵاوێکی گەرمتان پێشکەش زۆر خۆشحاڵین کاتوینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی دیکەی ژیانەوە. ئازیزان سەرەتا ئەگەر پێشەکی یەک لەبارەی بەرنامەی ئەمڕۆمانەوە بڵم ناوەندی مافی مرۆڤی ئێران ڕایگەیاندووە کە بەپێی ئامارە تۆمارکراوەکان لە شەژمانگی یەکەمی ساڵی 1403دا لانیکەم 370 کەس لە زیندانە جۆراجۆرەکانی کۆماری ئیسلامیدا لە سێدارە دراون و ژمارە ڕاستەقینەکەش بەهۆی لە سێدارەدانی نهێنی لەلایەن دەسەڵاتی دادوەریەوە بە زیاتریش خەمڵاندووە. زۆرێک لە بەڵگەی توێژینەوەکانیش دەری دەخن کە تەندروستی دەرونی خێزانەکان بە تایبەتی منداڵانی ئەو کەسانەی کە سزای لە سێدارەدانیان بەسەردا سەپێنراوە زۆر کاریگەری ئەو سزایە وە جێبەجێکردنەکەیان زیاتر لەسرە بەراورد بە بنەماڵەی و کەسانەی کە سزای دیکەیان بەسەردا سەپێنراوە. منداڵانە کە تەمەنیان زۆر لە خوارەوەیە توانای ئەوەیان نییە تێبگەن کە بۆچی دایک و باوکیان دەبێت بمرن و گەنجەکان و هەرزەکارانیش توانای ڕوبەڕوو بوونەوەیان لەگەڵم دۆخەنی. زۆر جاریش دایک و باوکی ئەو کەسانێک کە سزای ئێعدامیان بەسەردا سەپێنراوە خۆیان بە تاوانبار دەزانن بەهۆیەوەی بەسەر منداڵەکانیان داهاتوە. ئازیزان لە بەرنامەی ئەمڕۆی ژیانەوەماندا وتوێژێکمان دەبێت لەگەڵ هاوڕێی هاوکارم هیوا مەجیدزادە ئەندامی حیزبی کۆمۆنیستی ئێران سەبارەت بە کاریگەریەکانی ئێعدام لەسەر بنەماڵە بە تایبەت لەسەر باری تەندروستی دەرونی منداڵە. هیوادارین تاکۆتایی لەگەڵمان بمێنن. هاوڕێ هیوا سڵاو لێبێ و زۆر سپاس کە ئامادە بوویت لە بەرنامەی ئەمڕۆماندا. منیش سەرەتا سڵاوەکەم لە ئێوە و بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و دەستخۆشیشان لێ یەکەم کە منتان بەشداردا لەم بەرنامە. زۆر سپاس سەر بەخێر بێن. سپاس. هاوڕێ هیوا با سەرەتا باسی دیاردەی ئەعدام بکەین لە ڕوانگەی جەنابتەوە تۆ دیاردەی ئەعدام چۆن دەبینیت؟ من سەرەتا ئاماژە بۆ بکەم کە دیاردەی ئێعدام مێژوویەکی دێرینی هەیە لە کۆمەلگای بەشەریە، شتێک نییە کە لەوانەیە چەند هەزار ساڵە لەناو کۆمەلگای بەشەریە ئەم دیاردەیە هەیە. و سەرەتاش ئاماژەیەکیش بۆ بکەم کە وشەی ئێعدام وشەیەکی عەرەبیە، بەرامبەری کوردیەکەیە کاتە لە ناوبردن و یا ستاندنی گیانی ئینسانێک. یعنی تۆ ئەوەڵین شتێک هەر لە معنای ئەمەوە کە وەریەگرین ئەوەیە کە تۆ یەکێ لە گەورەترین ئەرزشها و ئەو شتانەی کە بایەخی هەیە لە ژیانی مرۆڤایەتیە حەقی ژیانە بۆ مرۆڤ. ئەم دیاردەیە دێ ئەم حەقە لەو ئینسانە ئەگرێت و ژیانی پێکۆتاییێنێ. بۆیە یەکێ لە قەزەوەنترین شتەکانە لە جامعەی ئەمڕۆیە، لە جەوامعی ئەمڕۆیە لە ئەکسەری جەوامعەکانە کە پێشکەوتون و یاسای مرۆڤایەتی کەم تا کورتێ حاکم بووە ئەم دیاردەیە پاشەگزەی کردووە. بەڵام لە کۆمەلگاهایەک و هەر وەکو خۆتان ئیشارەشتان پێکرد لە سەرەتایە وەکو ئێران و کۆمەلگاهایە کە ئیستاش یاساهایەکی دواکەوتوانەی چەند قەڕنەوە بە دوا حاکمە، ئەم دیاردەیە هیچ کەلانە چووە ڕۆژ بە ڕۆژ بەعزە حکوومەتێک پەرەژە سێنە. ئەلبەتە ئێعدام خۆی دوو هینی هەیە، دوو زاویەی هەیە. ئێمە ئێعدامی سیاسیمان هەیە و ئێعدامیەکیش بۆ جەزا و بۆ قەساس و بۆ ئەوەیە. ئەمە کە حکوومەتێکی وەکو ئێران هەروەکە ئێوەکتان ئامارەکانی ئێعدامی ساڵ لە ساڵی 1403 چۆتە سەرەوە و 370 کەس ئێعدام کراوە، حکوومەتێکی وەکو ئێران زۆرتر ئیسفادەی سیاسی لێیەکە. بەڵام خۆب لەباری جەزاییشەوە ئێمە هەر بازم ڕۆژانە شاهدین کەسانێک بە بۆنەی مەعاملەکردن بە مادەی هۆشبەرەوە یا قەتڵی عەمد و قەتڵی غەیرە عەمدەوە بە ناوی قیساس و ئەوەی کە ئەمانە ئەچنە ژێر بواری ئێعدامەوە. بەمەحارەبە بەغی زۆر لە بەڵێ ئێعدامیش شتێکی کەشکەی ئیشارەی پێ بکەم. من زۆر جارە بینم لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە یا لە شوێنە جۆراوجۆرەکان و لەلایەن کەسایەتیەکە بەرامبەری ئێعدام سێدارە دانێ. بەڵام سێدارە یەکێ لە شێوازەکانی ئێعدامە. ئێعدامەوەی کە بە پەتی سێدارە ئەمە شێوازێکی جمهوری ئیسلامی حتا ئەو چەند ساڵێکە تۆزێ ئەو شێوازانەی کەم کردوتۆینا مەسەن سەنگساری سەر جوزی ئێعدامە یا چی پێڵەن تیرباران هەر جوزی ئێعدامە و هەر سێدارە کە تۆ سێدارە معنای کامەڵی ئەم دیاردەیە ناگەێنێ ئەگە تۆ لە سێدارە ئیسفادە. جۆرێکە لە ئەو کوشتنە کە بە هەڵواسینە و جۆرێکە لە کوشتنەکە جمهوری ئیسلامی لە حاڵی حازرا زۆرترین شێوازی ئێعدامەکە ئیسفادەی لەکان پەتی سێدارەیە
کاویش هیوادارم لە دوایە بتوانم زیاتر وەی کەم بۆ ترساندنی کۆمەلگایە بۆ ئەوەی دەسەڵاتی خۆی بسەپێنە بەسەر خەڵکا و بە حیاتی خۆی حیاتی سیاسی خۆی ئیدامە بە. بەڵام من شتێکی کە لەم سەرەتا ئیشارە پێکمەوەی کە ئێعدام سابت بووە لە دنیای ئەمڕۆیە بە پێی لێکۆڵینەوە بە پێی توێژینەوەکان زەرەری زۆرترە بۆ کۆمەلگا تا قازانج. ئەمە بۆیە کۆمەلگا پێشکەوتوەکان لەم شتە پاشەگزێ بوون. مەسەن زۆر کەس لەم ڕوانگەوە دفاع لەم دیاردەیەکە کە ئێعدام جرم و جنایەت یا تاوان لە ناو کۆمەلگا کەمەکاتەوە. بەڵام هەمووی ئەگە نەڵم هەمووی زۆرینەی توێژینەوەکان و لێکۆڵینەوە زانستیەکان لە ئاکادمیەکان و لە ناو کۆمەلگاکانە نیشانی داوە هیچ ڕابەتەیەک لەگەڵ ئەوەی کە ئاماری ئێعدام لەسەرەوە بێت و جرم و جنایەت لە خوارەوە بێ یا بزهکاری یا تاوان لە خوارەوە بێ هیچ ڕابطێنی اتفاقن ڕابطەکەشی بەرعکس بووە. یعنی جاری وایە ئێعدام زۆر بووە تاوان و جرم و جنایەتیش لە حاستایە زۆرتر بووە و بۆیە زۆر کۆمەلگا ئیستا دژی ئەم دیاردەیە وێستاونەتەوە. جا من لە ئیدامەی قسەکانمە ئەگەر توانیم ئیشارەش بەوە کەم حتا لە ناو ئێرانە لێکۆڵینەوە کراوە لەسەرم شتە کە چ تەئسیرێکی هەیە هەم لەسەر بنەماڵەی ئەو کەسانێک کە ئێعدامەکرێن هەم لەسەر کۆمەلگا. زۆر باشە واتە حکمی ئەعدام بەپێی چه ئیدۆلۆژی ئیسلامیەکەی بێ کە باوەڕی واگەر ئەعدام بەکاربێنێت پێش بە زیادبوونی تاوانەگرێت چ لە ڕۆی حکومیەکەیەوە بۆ نمونە لە وڵاتانەکەیە کە ئەوەی ئیدۆلۆژی ئیسلامیە نیە بەڵام بەپێی قانون ئەمە هەر بەکاردێنن کە پێش بگرێ بە زیاتر بوونی تاوانەکان و تا ئێستا هیچ هینێکی لە جاوامعی سکولاری شەرم دیاردەیەت ناڵم لە زۆر کۆمەلگا کەم بۆتەوە. بەڵام ئیساش هەر لە زۆر کۆمەلگای بە قەولێک خۆیان بە سکولار ئەزانن و یا مۆدرن ئەزانن. مەسەن هەر لە ئەمریکا چونکە ئەیالەتەکانی لە بەعزێ قەوانینا بۆ خۆیان خۆ بەڕێوبەرن یا بە قەولە خۆت مختارن. ئێستا لە بەعزە ئیالەتێکی ئەمریکاش ئەم دیاردەی ئەعدامە لە پێی یاسایی پاشەگزێ نەبووە و هەیە ئیسفادەی لێکرێ وەلی لە زۆر شوێنیش پاشەگزەی کردووە بۆ لەگەڵ هەستی مرۆڤایەتی ئەمڕۆی ترم دیاردەیە ناخوێنێتەوە. ترە و مرۆڤە ئەزانە کە ئەم دیاردەیە هیچ کە چارەسەری کێشەکانی ناکە بەڵکە کێشەکانیشی دوو بەرابەرەکە کۆمەلگاکەی زیاتر بەرەو تاوانە بە من هەر وەک وتم ئیشارەی پێ یەکەم. باشەکە بین باسێک لە کاریگەریەکانی ئەعدامکردن لە کۆمەلگادا بۆ نمونە لەسەر زۆربەی بەشەکانی کۆمەلگا بە کولی ئەگەر قسە بکەین بۆ نمونە لە دانشگایەکە کەسێک هاوکلاسیەکی ئەعدامەکرێ یا لە بنەماڵەیە کەسێک هاوکارێکی ئەعدامەکرێ هاوڕێیەکی ئەعدامەکرێ کاریگەری ئەم ئەعدامە چییە بەڕایەوە لەسەر کۆمەلگایە؟ هەر ئەو نمونانەی کە ناتەوە مەسەن کەسێک هاو دانشگایی بێ یا هاوکارێکی بێ یا بنەماڵەی بێت هەر یەکە و تەئسیری خۆی دانێ لەسەر ئەو کەسانەکەن لە نزیکەوە لەگەڵ ئەم کەسەی ئەعدامیە ڕابطەیان بوو یاوە ئەمە مستەقیمە غەیرە مستەقیمیش لەسەر کۆمەلگا. یعنی بە دوو شێوازی ئەعدام تەئسیری مخەڕەبی خۆی دانێ ئەوەی کە ئەوەڵەن کەسێک کە مەسەلەن هاوکەلاسیەکی ئەعدامەکرێ کە بە پێی جەزا بێت یا بە پێی سیاسی بێت بە پێی حکوومەتێکی مستەبد بێت کە سیاسی بێ ئەعدامەکە ئەم کەسە بیرەوەریەکی هەیە لەگەڵ ئەو کەسەکەی ئەعدام کراوە و ئەم بیرەوەریانەی دێتەوە ناڕەحەتیەکە ڕەوانی شاید تا ڕۆژانی ڕۆژ و تا مانگانی مانگ هەر بیر بکاتەوە کە ئەو ڕفیقەی چ بیرەوەریەکی خۆشی بوو بۆچی ئاوا ڕاحەت گیانیانستان. بەڵام ئەگە من بێم تۆزێ باشتر باسی مەوزوعەکە بکەم ئەوەیە کە تۆ کەسێک کە لە بنەماڵەیەک ئەعدامەکرێت ئەم بنەماڵەیە ئەوەڵەن چه سیاسی بێت سیاسیەکە ئەڵبەتە زۆر ئەسەری کەمترە لەم بوارەوە مەسەن وەلی ئەگەر کەسێ بێ مەسەن بە بۆنەی معاملەی مادەی هۆشبەرەوە بێ یا بە بۆنەی قەتڵەوە بێ قەتڵەکە چه عەمد بێت چه غەیرە عەمد بێ فەرق ناکە ئەم کەسە ئەم بنەماڵەی ئەم کەسە لەلایەن دەوروبەریەوە ئەگەرێکی زۆر هەیە ئەنگیان لێ بدرێ بەرچەسب بە قەولێک کە ئەمە مەسەلەن ماڵی فڵانە کەسن کە قەتڵەکەی کرد یا کە مادەی هۆشبەری ئەفرۆشت
ئیعدام کرا باشە ئەمە سەرەتا ئەوڵین کاریگەری لەسەر مناڵەکانیەوە ماڵا بێت و من لێرەیە هەرچەند سەدان توێژینەوە و لێ کۆڵینەوە و لەسەر ئەم دیاردێ و تەسیرەکانی لە کۆمەلگاکانی کەیاکراوە بەڵام ساڵی 96 لە زانکۆیەکی مەشهد هەر توێژینەوەیەک لەسەر ئەمە کراوە ئەم بابەتەکە ئێعدام چ ئەسەرێکی لەسەر بنەماڵە و کۆمەلگا هەیە بە تایبەتیش مناڵەکان لەم توێژینەوەیە کە ئەم کەسانی کام توێژینەوەیان کردوە کە سێدانە ئوستادی زانکۆ بوون 20 بنەماڵەی کەسی ئێعدام کرا و نمونە جامعەکەیان بۆ پێڵن کۆمەڵی ئاماری یعنی هاتوون ئەویش تازە خۆیان ئیشاریان کردووە بە پێی ئەوەی کە دەستگای قەزایی ڕژیمی ئێران بەڕەسمی ئەم ئامارەی پێنەداون چون لە تەریقی وەکیلهای ئەو کەسانێکی ئێعدام کراون ئەم بنەماڵیان پیا کردووە و توانیوانە 20 بنەماڵە بۆ بە تەوری شانسی کە بە پێی زانستی ئەوە 20 بنەماڵیان بۆ خۆیان دابین کردووە کە ئەم توێژینەوەی لە سەرنجام بن لەم توێژینەوەیە ئەوەی کە جوان بەڕوونی سەلمێنراوە ئەوەی کە لە لەحازی یەک دەرس خوێندن تەحسیل وەزعیەتی تەحسیلی مناڵانی ئەم بنەماڵانە 72% ئۆفتی تەحسیلیان کردووە 72% و 21% تەرکی تەحسیلیان کردووە یعنی دقیقاً مناڵانی ئەم بنەماڵانەی کە کەسێکیان لێ ئەعدام کراوە جا معمولەنەو کەسانە ئەگە سەرپەرستی خانەوار بوون کەەوەی تر تەسیرێکی مخەڕەبتری داناوە یعنی تمشاکەی لە زمینەی تەحسیلە 72% لە حازی دەرسوێنەوە ئۆفتیان کردوە کە قەتئەن ئۆفتی تەحسیلی کە بازەکەین یعنی ئەم مناڵە ناتوانێت بچێتە مەقاتعی سەرەوەی باڵای تەحسیلی یعنی شاید تا مام ناوەند بڕوە و 21% هەر کولەن تەحسیلیان وێڵ کردووە یا بە بۆنەی فشاری اقتصادی بنەماڵەکانەوە بە یا هەرچێکی کە فقط 7% توانیویانە کە سالم دەربچن لە 100% ئەم جامعە نمونە ئاماریەکە دوای ئەوەش هەر لە ئەعزای بنەماڵەی ئەم کەسانە کە ئێعدام کراون تا پێش ئەوەی کە کەسێک لەم بنەماڵەیە ئێعدام کرێ 21%یان لە 100% جامعەی نمونونەکە 21% سابقەی کەیفەریان بۆ یعنی ئەوەی کە ڕوبەڕوو بنەوە لەگەڵ مجازات و زیندانوەمانە بەڵام کە دوای ئەوەی کە کەسێک لە ناو بنەماڵانە ئێعدام کراوە 72% توش جرم و جنایەت یعنی تەسیری مخەڕبی مستەقیم ئەم توێژینەوە پێ دەڵێ ئێعدام تەسیری مخەڕبی مستەقیمی داناوە لەسەر بنەماڵانە و جالبەوەیە هەر ئەم بنەماڵانەش کە نمونەی ئەم توێژینەوە بوون نمونە ئاماری ئەم توێژینەوە بوون پێشەوەی کە کەسێک سەرپەرست بێ یا غیرە سەرپەرست لە ناویانە ئێعدام بکرێت لە کولی جامعی ئاماریەکە 21% یان ئالوودەگی بە مەوادی مخەدریان بووە و یا ئەلکول بەڵام دوای ئەوە 77% هەر ئەو بنەماڵانە عزای و بنەماڵەیە کە کەسەکەیان ئێعدام کراوە ڕێژەی ئالوودەبوون بە مەوادی مادەی هۆشبەر و ئەلکول چۆتە 77% و ئەم توێژینەوە پێ دەڵێ کە ئەمە یعنی هەزینەی ئەمە جارە مستەقیم لەسەر بنەماڵەی ڕاستەوخۆ لەسەر بنەماڵەی ئەو کەسانێکی ئێعدام کراون چ تەسیرێکی مخەڕبی بووە و یعنی هیچ فایدەیەکی بۆ کۆمەلگاژ نەبووە غیرە مستەقیمیش غیرە مستەقیم تۆ خۆب ڕۆژ بە ڕۆژ ئەفرادی بەزێکار زیاترە بێ بە کۆمەلگا تۆ هەر بنەماڵەیەکیش میانگینی 3 نەفەری بۆ دانێ یعنی تۆ حسێبی کە چەند کەس ئێعدامەکرێ بە پێی ئەو کەسە ئێعدامیە ئەوە نەکەسیش احتمالی بەزێکاری و ئالوودەبوون بە جرم و جنایەت و لە ژیانکەوتنی هەیە جا تەسیری لەسەر مناڵەکان ئەوەیە کە ئەم مناڵانە بۆچی ئەوەی کە ئەچنە سەر جرم و جنایەت و یا ڕێگای ئەو کەسیان کە ئەگەر مەسەرەن لە معاملەی مادەی هۆشبەرا بوو بێ یا تووشی قەتڵێکی عەمدی یا غیرە عەمدی بوو بێ بۆچی ئەم مناڵانەش احتمالی هەیە کە هەر بچنە خەتی جرم و جنایەتەوە ئەم مناڵانە هەرەوەی کە لە پێشوشە ئیشارەیەکیم پێکرد لە ناو مەدرسەکەیت مشاکەی هاوکەلاسیەکانی دەستی بۆ کێش ئەنگی لێدا ئەوە باوکی ئێعدام کراوە ئەوە باوکی لەسەر مادەی هۆشبەر ئێعدام کراوە ئەوە باوکی قەتڵی کرد ئێعدام کراوە ئەلبەتە شاید ئەم پەدیدێ ئەم بەرچەسپ بزەنیە
بۆ کەسە سیاسیەکان ئێستا لە ئێرانە کەمتر بێت بەڵام بازم بۆ ئەوانیش یعنی ئەم مناڵە لە مەرسەیە دەی گۆشەگیرە بێت کە گۆشەگیر بوو دوایواچێتە مەرحلەی بەعدی لە ڕووی نەزەریەکی توێژینەوە هەیە لە نەزەریە توێژینەوەکانی زانکۆ ئوروپاییەکان وابەستەگی دێت هاو تەریبەکانی خۆی لە ناو محیتی هەم سن و ساڵەکانی و مەدرسەیە دۆزێتەوە یعنی چی کەسانێک کە وەزیەتیان وەکووە وایە کەسانێک کە دقیقەن لە شوێن هەیەکن جۆرم خیزە هەڕۆی ببوورە پەرمەناو قسەکانتەوە لێرەدا باسمان لە کاریگەری ئەدام لە ناو کۆمەلگادا کرد تۆ شارێکی باش کرد بە لە ناو بنەماڵەیە تایبەت بە منداڵان کە بەنامەکەم ڕۆژمان تایبەتە زۆرتر بۆ مەسەلەیە ئەم هەیە لێرەدا زیاتر شیکاریە بکەی لەسەرەوەی کە تەسیراتی ئەدام بەشێکی باس کرد کە لە بواری خوێندنەوە لە باسی بنەماڵەت کرد کە لەو دوو لایەنەوە مناڵان توش ئۆفتی تەحسیلیە بن زیاتر مادەی هۆشبەر و بەکارهێنانی ماوادی ئەلکولیوانەتیە زۆرە بێ ئەستا تایبەتەن ئەگەر بێن باسی مناڵان بکەین ئەدام چ کاریگەریەکی منفی لەسەر خۆی ڕۆحیە و دەرونی منداڵان و بگرە نەوجوانان و هەرزەکارانیشە هەیە هەرەوەی کە ئێستا ویستم لە ناو قسەکانمای ئیشارەی پێ بکەم ئەوەیە کە کاریگەری مستەقیمەکەی ئەم مناڵە ئەگەر ئەو کەسە کە ئێعدام کراوە باوکی بێت یا دایکی بێت فەرق ناکە ئەمە جارێکە لە محیبەت و مهری ئەم باوک و دایکە مەحرومە بێت و مناڵێک ئەمە لە سنی خوارەوەیە مناڵێک کە احتیاجی بەوەیە باوکەکەی بێتەوە لە ماڵەوە محیبەتی پێبکە یا دایکەکەی فەرق ناکە ئەمە ئەم کەسەی ئێعدام کراوە پس خەفە دەخوات ئەوەڵەن هەر بیرەکاتەوە بەو مناڵی خۆی ئەمە بە پێی توێژینەوەکان کە بۆچی باوکی نەماوە بۆچی ڕۆیوە دوایەوە وتم کە ئەو کەسە کە سەرپەرستی ئەو مناڵەیە ئێعدامەکرێت لەلایەن هاوسن و ساڵەکانیشی فشاری بۆ دێ کاچێتە ناو محیتی هەمسن و ساڵەکانی خۆیەوە خانەوادەهایە کام بەڵایەن بەسەر ناتووە فشاری بۆ دێ ئەنگی لێدەن چی پێڵن بەرچەسپی لێدەن کە ئەمە فلانیە ئەوە باوکی فلانی بوو ئەو دایکی فلانی بوو ئەو براکەی فلانی بووەسن شاید سەرپەرستی خانەوادەش نەبێ وەلی تۆ ئەسەن مناڵێک کە براکەی ئێعدام کراوە بازم ئەم محیتە فشاری بۆێنێت کە ئەم محیتە فشاری بۆێنە ئەچێ خۆی نزیکەکاتەوە لە هاوسەرنوشتەکانی خۆی کەسانێکە دۆزێتەوە کە وەزئی وەکو خۆیان وایە دەی باشە دوایەوە تمشاکە کە خۆی لەو کەسانە نزیک کردەوە فشاری جامعە ژوای لێ کرد دیسان دەزەبا بۆ ئەو تاوانەی کە لەوانەیە باوکی کردوێتی یا تاوان هەیە غیرە باوکیک یا غیرە دایکی فەرق ناکە غیرە ئەو کەسەی کە لە دەستی داوە بە پۆی ئێعدامەوە ئەڕواتە ناو مەحیتر تەحسیل بۆی مهم نامێنێ ئەی هەوێ خۆی سابت کا بە جامعە کە ئەی هەوێ خۆی سابت کا بە جامعە مەجبورە ئەو ڕێگا غەڵەتە بڕوە جامعە پەزیرشی ناکە جامعە ناڵم ئەنگی لێدا لەوانەیە دراوسێکەشیان لە دایکی ئەگەر مابێ یا ئەگەر باوکی مابێ یا ئەگەر خوشکی مابێ ئەو ئەنگە بە و مەجبورە لە ناو جامعەیە هەر خۆی بشارێتەوە کە خۆی شارێتەوە خۆب احتیاجی بە تەعاملە تەعاملەکە چێ لەگەڵ کێیکە یا دیسان تووشی ئەو باند و مافیانە بێ کە مەسەن باوکی بەهۆی ئەوانەوە پێوە بووە یا دایکی پێوە بووە یا برای پێوە بووە دیسان ئەویش ئەچێتەوە مەسیرە و ئەم کەسە کە ئێعدام کراوە کە جرم و جنایەت بنبڕکرێ هیچ کە جرم و جنایەتەکە بنبڕ ناکرێت پەراستێنێ پەراستێنە زەرەری زۆرترە و حتا یەکگرتنی کۆمەڵایەتی کەمترە بێتەوە مەسەرەن زۆر کە زەڵەن ئێعدام یا قیساسی شەر شێوازە لە ئێعدامە ئەمانە باعثیەوە بێت کە تۆ یەکگرتووی کۆمەڵایەتی پتەوتر ببێت دەرحاڵە هەڵم تەواوی توێژینەوەکان سابتی کردووە کە هیچ یەکگرتووی زۆرتر نابێت لێکدابڕانە بێت ئیتر ئەم خانەوادەی ئەعدامیە ئەچێ بە شوێن گروهی خۆیان ئاگەڕێ ئەوەی کە ئەو بەڵای بەسەر نهاتووە لەگەڵ تەیفی خۆیان ئەمە لێکدا یعنی توێژینەوەیەک لە ئەمریکا کرابوو لەسەرەوەی کە
بەخشیدنەوەی کە مەسەم بەمە لە بواری ئەعدامی سیاسی و باسی ناکەم لە ئەعدامی جەزایی ئەگەر کەس بەخشی خانەوادەی مەقتولێک بێ یا خانەوادەی کەسێ بێ کە مەوردی تەجاوزی قەرار گرتووە ئەگەر ئەو قاتڵەکە یا ئەو کەسەی کە تەجاوزگەر بووە بەخشینەکە زۆرتر تەئسیری بۆ لەسەر کۆمەڵگا یا قیساسەکە ئاماریان گرتووە دوای مدەتێک جامعەکە جرم و جنایەتی تیا کەمتر بووە لەسەر نمونەیەکی مەسەڵەن مەحەلی ئیجرایان کردووە ئەو لەو نمونە مەحەلیەیە بەجێی ئیعدام و قیساس زۆرتر کەسەکان دۆسیەی پەروەندەکان دۆسیەکان بە بەخشش خاتمەی پیا کردووە دوای چەند ساڵ مەسەڵەن 10 ساڵ لە دوای ئەو توێژینەوە ئاماریان لەگەڵ 10 ساڵی پێشوو بەڕاستی کرۆ دیویانە ئاماری جرم و جنایەت نزیکەی 15% هاتووەتە خوارد بەهۆی لێخۆشببوونی و بنەماڵ بەهۆی لێخۆ یعنی لێخۆشببوون بە قووەتر بووە لە ئەوەی نابودکردنی ژیانی کەسێک یا لێستاندنی ژیانی کەسێک بە کۆی تاوانەوە و کۆمەلگاکە سالمتر بووە باسی مناڵانە کرد لە قوتابخانە هاوڕێ هیوان ئەو جۆرە کە پێشەوەی دوای ئەوەی کە ئەم مناڵانە کەسێکیان لە سێدارە درێبوو نمونونەکە ئەولیایان بێدایک و باوکیان ئاسەوارەکەی لە مەدرسەیە ئەتوانێت ببیندرێت لە ماڵەوە کە ئەم کەسانە تۆ باست کرد کە لە مەدرسەیە تووشی ئەوە بنکە جۆرێک لە گۆشەگیری چۆن ئەتواندرێت بەوە بزانین کە مناڵێک خەریکە وردە لەو نوعە کە دایک و باوکی ئەعدام کراوە لە مەدرسەکانە یا لە بنەماڵەیە لە کۆمەڵگایە خەریکە بەرەوە خەمۆکی و بەرەو گۆشەگیری وەوەڕوا چۆنە بێ پێشی لێبگیرێ ئاسەوارەکانی دیارە ئەوەڵان وتم هەروەک ئەوەی کە هەوسن و ساڵەکانی وەختێک گەو ڕفتاری لەگەڵاکەن ئەمە گۆشەگیرە بێ لە ناو حەوشەی مەراسەکەیە ئەچێ لە گۆشەیەکەوە وێستێ لە کەلاسی دەرسەکەیە مەسەن ساکتە ئەوەڵەن ئەم مناڵە بە پێی سن و ساڵەکەی تۆ حسێبی کە حتا مێر منداڵێکیش نەکەر مناڵێک مێر منداڵێک کە 14-15 ساڵی هەیە ئەگەر ڕووداوێکی وای بەسەردێ تا ڕۆژهای ڕۆژ و تا مانکای مانگیش لەوانەیە تووشی ترۆما بێت ترۆمایە وەحشەتێک لە ناو دەرونیا دروزە بێت ئەتی لە هەموو شتێک ئەترسێت سبەینێ شتەکانی کەشی لە دەستبا ئیمڕۆ باوکی لە دەستداوە دایکی لە دەستداوە ئەگەر دایکی لە دەستداوە سبێنە باوکیشی لە دەستبا سبێنە براکەشی لە دەستبا بێسەرپەنا بێت یعنی تا ڕۆژانی ڕۆژ ئەگەڕێتەوە ئەمە هەر جارێکا بێت لە ناو دەرونی خۆی لەسەر لەگەڵ ئەمە کەلەنجار بڕوە جا شاید مناڵێک نەتوانێت دەری بڕێ بەڵام بە قەولی تۆ ئاسارەکانی ئەوەیە کە گۆشەگیرە بێت لەگەڵ کەس قسە ناکە لەوانەیە پەرخاشگەر ببێت هیوایە بەرعکس پەرخاشگەرە بێت یعنی ئەو ڕووداوە وەحشەتناکەی بەسەراتووە کەسێکی ئێدام کراوە سەرپەرستێکی ئێدام کراوە یا زۆر ئەچێتە گۆشەوە یا ئەبێتە پەرخاشگەر کە بوو بە پەرخاشگەریژی ترەوە خوب ئەبێتە ئاخێزێک یا بڵم شوێ کەسێک کە ئەتوانێت گروههای جرم و جنایات یا کەسانێک باندهایەکی جنایی جەزبیکەن کەسێک کە پەرخاشگەرەکە کەسێکە لەگەڵ هەم سن و ساڵەکانیان ناتوانێت ڕەفتارێکی عادی بکات لە ناو مەدرسەیە یعنی وەکو ئەوان کە ڕۆژانە دێن پێیەکەنن گەماکەن لە ناو حەوشەی مەدرسەکانە یا مەسەن لەسەر کەلاسەکە ئەم یا گۆشەگیرە یا پەرخاشگەرە لە هەردوو سوورەتە کە ئەم ڕەفتارە بروزەیە ئەمە دیارە خۆب زەربەی خوارووە ئەوەی کە وتت چۆن بەرگری بکەین ئەم بەرگریە من ئیشارەشم پێ کرد وتم کۆمەڵگا بەداخەوە دێ بەرچەسپەیات هەم لە بنەماڵەکە هەم لە مناڵەکەش فەرق ناکە مناڵەکان زۆرتر زەربابینن چونکە سن و ساڵیان کەمترە ڕۆحیان ناسکترە و تەحملی ئەو زەربە گەوریان نییە بەڵام کۆمەلگا دێ دوای ئەم ڕووداوانە کەسێک کە مەسەن لەسەر ئەم ڕووداوە جەزاییانە وەکو مادەی هۆشبەر و قەتڵ و ئەمانە تەجاوزمانە ئێعدامەکرێت دێن بەرچەسپێندا بنەماڵەکەی ئەو بنەماڵەی فڵانیە ئەو مناڵی فڵانیە دەی کۆمەلگا ئەگە بی هەوێ شیا و بەرخودکە لەگەڵم دیاردەیە وەڵەنم دیاردەیە ئەبێ کۆمەلگا لە بەرامبەریا بێسێتەوە بەبەتە خۆشبەختانە لە ساڵانی ئەم ئاخریە ئەبینین کە بەڕاستی کۆمەلگایستا
دش بە ئەعدام ئەوێستێت کۆمەلگای تر تۆ لە زیندانەکانەوە بیگرە تا زیندانی سیاسیەکان تا لە ناو شەقامەکانی کۆمەلگاشە تۆ ئەبینی کەسانێک دروشمێن کە ئیتر ئێعدام ئەبێ نەمێنێ ئێعدام نابێ یاسایی بێ ئەعدام کوشتنی دەوڵەتیە دروستە داخوازیەکی زۆر سەرەکیە ڕێوە لە بین قسەکان تا دەور و نەخشی خێزانیش ئەگەر باس بکە ینی ئەو چ مامەڵەیەک لەگەڵ ئەو منداڵانە بێ بکرێت لە توژاوە دۆخێگە بن خێزان لەلایەکەوە و هەموو خەڵک وە کۆمەڵگا ئەندامانی خێزانیش چ ئەرکێکیان هەیە بە نەزەریەوە خێزان خب ئەگە مەبەست خێزانی ئەو مناڵەیە بنەماڵەیە ئەو مناڵەیە خب خێزانەکەش خۆی لەو کاتەیە داڕماوە لە سەرەتای ئەو ڕووداوەیە کە بە سەریاتۆ خۆشی داڕمێت یعنی خودی خێزانەکەش تازە ئەبێت لە دەرەوەی خێزان کەسانێک کە دراوسێن خزمن قەومن ئەمانە بەهانای خودی خێزانەکەەوە بچن یعنی خێزانەکەش خۆ کە کەسێک لە ناو بنەماڵێکە ئەدامەکرێت تەوای ئەو خێزانە داڕمێت تەوای ئەو خێزانە پەشۆکاوە بێت و لەوانەیە تا چەندین ڕۆژ و چەندین هەفتە دەرگیری ئەم داڕمانە بن بەڵام لە دوای ئەوەش خۆب خێزان ئەگەر خێزانێک بتوانێت ئەوەنەی هێز ببێت ئەبێ ئەو باقی ئەندامانی ئەو بنەماڵەیە کە ماونەوە لە سەر مناڵانێکە کەم ساڵن زۆربەی کات بە دەوروبەریەوە بن یاری لەگەڵا بکەن دڵداری بنەوە یا نێهێڵن جێگای ئەو کەسە ئەگەر ئێعدام کراوە گەر باوکێتی یا ئەگەر دایکێتی زۆر ئەحساسی بکە ینی دەوروبەری چۆڵ نەکەن ئەمە کارهایەکە کە ئەتوانێت بکرێ ینی خێزانە بێ بەڵام پێ دەڵم خێزانیش خۆی زەربا بینەوە ئەگەکە خێزانێک ئەوەنەی قووەت بێ کە ئاگای لە مناڵەکەی بێ ئەم مناڵە نەهێڵێ دەوروبەری چۆڵ بێ دەبێ نەهێڵێ لەو ژیانە مناڵانەی خۆیدا ببڕێ لە کای ڕۆژانەی لە گەمەی ڕۆژانەی و بزەی سەر لێوی دا ببڕێت ئەمە کارێکە بەڕای من خێزان نەتوانێت بیکە بەڵێ زۆر سپاس هاوڕێیوا بۆ قسە جوانەکان و سپاس بۆ ئامادەبوونت دەست خۆش زۆر مەمنون من ئەگەر بتوانم لە ئاخرا یەک ئیشارەش بکەم بە ئەوەی کە وتم لە جمهوری ئیسلامیە ئەعدامەکان زۆرتر سیاسین یعنی ئەم حکوومەتە هەمومان نەزانین حکوومەتێکە کە خۆی داسەپاندووە بەسەر خەڵکە و حکوومەتێکی دیکتاتۆرە و لە ئێعدام بۆ ترساندن و وحشت لە ناو کۆمەلگایە ئیسفادەکە بۆیە ڕۆژ بە ڕۆژ ئەعدامەکان زۆر دەکاتەوە بەڵام جمهوری ئیسلامی هەرە و جمهوری ئیسلامیە بوو کە سەرەتای هاتنە سەرکاری ئێعدامەکانی لەسەر شەقامەکان بوو بۆ کۆمەلگا ئەو وەختەش ئێستا ئامادەی ئەو بڕیارە نەبوو ئەو بڕیارە پێشکەوتووە مرۆیە کە لە بەرابەر ئێعداما بێستێتەوە زۆر جارەمان دینی بە ئانی ڕۆژی ڕۆشن کۆماری ئیسلامی لە مەیانی شارەکانە لە شەقامەکانە بە چەندین کەس بە 4 کەس بە 5 کەس بە دەیان کەسی لە بەرچاوی خەڵکە ئەدا لە پەتی سێدارە و خەڵکیش زۆر عادی تمشایانە کرد بەڵام ئیستا و کۆمەلگایە نەماوە ئستا و کۆمەلگایە ڕەوزنەیەکی ئومیدی بۆ کراوەتەوە کە ئەم دیاردە ناشرینە هەر وەک چۆن لە زۆربەی وڵاتانی پێشکەوتو وەکو وڵاتانی ئیسکاندیناوی و وڵاتانی ئامریکایی لەسەر یاسا لاچووە و بە کوشتنێکی ئەنقەستی دەوڵەتی و حکومی لە ناوچێ هیوادارین کە ئەم ڕەوتەشکە لە ناو کۆمەلگای ئێرانە دەستی پێکردوە بە زووترین کات ئەم دیاردە ناشرینە کۆوەکە بەڵێ زۆر سپاس بە جەنابەت هاوڕێیانی بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا زۆر سپاس بۆ هاوڕێ هیوا مەجیدزادەش کە تا ئێستا لەگەڵمان بووە بۆ ئێوەی بینەری خۆشەویستیش کە تا کۆتایی بینەرمان بوون تا بەرنامەیەکی تری ژیانەوە ماڵاوە